سەبارەت بە ئامادەکاریەکانی جەژنی نەورۆز وەکو دیارە بۆ هەر سێ ڕۆژ و ئەو ڕۆژ 20 مانگە ئێمە ئامادەکاری تەواومان کردووە بۆ ئەوەی بتوانین کەشێکی لەبار بۆ هەموو ئەو گەشتیارانە فراهم بکەین کە دێن بۆ ناوچە گەشت و گوزاریەکان لە ئامادەکردنی کیسی نایلۆ لە دەربازی هەر سەیرانگایەکە لە بەتایبەت لە بێرویان لە شانەدە لە مەیدانەکان لە گەوڕێکۆران لە باڵەکایەتی لە چیاوە پیشان هەموو ئەو شوێنانی کە دەشێن لە بۆ گەشت و سەیران ئێمە ئامادەکاری تەواومان کردووە بۆ ئەوەی بتوانین تەواوی ئەو شوێنانە لە تیمەکانی خۆمان و تیمەکانی کۆمپانیا بۆی هەموو ئەو بەبەردەوامی لە خاوێندا بیتن و هەمە هەنجی تەواو کراوە لەگەر دەستگا تایبەتەکان لە ئاسایش پۆلیسیات و سۆبەرگری شارستانی ئاسایش تەندروستی لیژنەکانی ئابووری هەموو لایەک لەژێر چاودێری سەرپەرشتای ئیدارەی سەربەخۆسۆران بۆ ئەوەی بتوانین بە هەموو لایەک جەوێکی باش بەرەخسێنین بۆ ئەو گەشتیارانە و لە بابەتی سێرڤەز وەکو دەبلوسیش ئێمە لە چەند شوێنێکی زیاد لە سەیرانەکان لە ڕێی کۆمپانیایەک توانیمانە ئەو سار بجیاوازە ساڵانی ڕابردوو چەند دەبلوسی دانین بۆ ئەوەی بتوانین ئەو کێشەی کە لە ڕابردوو هەبوو نەهێڵین ئینشاڵڵا ساڵ بەنسبەت گەشتیار بەڵێ بەتاکید ئەو شوێنان بەشێک لە شوێنەکان ئەوانەی شوێنەکانی حەوانەوە حەزز کراون و بەتاکید لە ڕۆژانی ئایندەش تەواوی شوێنەکان حەزز دەبن و شوێنی بەتاڵ نامێنێتەوە ئەوەی ئێمە لە ئاگادار بین ماوەی چەند ڕۆژێک گەشتاریشی زۆر هاتە لە باشوور ناوەڕاستی عێراق و خەڵکی ناوخۆی هەرێمی کوردستان و بەتایبەتیش ئیدا سنووری ئیدارەی سۆران خەڵکێکی زۆر گەشت دەکاتن بۆ سەیرانگەکان بەتایبەت لە بێرویان لە چێوا پشتیان لە منطقەی بارزان و باڵەکایەتی هەموو شوێنانە سەیرانگەکان خەڵکێکی زۆر سەدان دەکات.